لە هەرێمی کوردستان 1600 دوکانی زێڕینگەری و 285 شوێنکاری چاکردنەوەی زێڕ هەیە و لە ماوەی ڕابردووشدا بەهۆی بارودۆخی ناوچەکە ئاستی هاوردەی زێڕ بۆ هەرێمی کوردستان کەمی کردووە و زێڕینگەرێکیش ئاماژە بەوە دەکات خەڵک زیاتر خواستی لەسەر فرۆشتن هەیە تاکڕین و ئەمەش بووەتە هۆی دابەزینی ئاستی هاوردەکردن. زۆر کەمی کردووە بە وەزع سیاسی کە ڕوویدا مەسەلە دەوروبەر لە تورکیا و ڕۆژ ئەو شەڕ مەسەڵ متەزاهرە توش بووە لە عێراق ئەمە تەئسیری سەر بازارێک کردیە زێر چوون و هاتن زۆر کەمی کردیە یعنی زیاتر لە کوردستان دەڕوا. بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی کۆنتڕۆڵی جۆری خشڵ لە وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە ژماری مۆڵەتەکان لە هەولێر بۆ ئاژانسی ئەنادۆڵ گوتی لە هەولێر 578 مۆڵەت دراوە بە دوکانەکانی زێڕنگەری، هەروەها 94 مۆڵەتیش دراوە بە شوێنکاری چاکردنەوەی زێڕ کە بریتین لە 7 مۆڵەتی زێڕی بە کۆمەڵ. هاوکات بەڕێوەبەری کۆالەتی کۆنتڕۆڵی جۆری دهۆک دەڵێت لە پارێزگای دهۆک بە گشتی 481 مۆڵەت دراوە بە دوکانەکانی زێڕنگەری و 99 مۆڵەتیش دراوە بە وەرشە جۆراوجۆرەکان و 18 مۆڵەتیش دراوە بە کارگا. بە پێی ئەمارەکانی بەڕێوەبەرایەتی کۆنتڕۆڵی جۆری خشلیش لە پارێزگای سلێمانی 650 مۆڵەت دراوە بە دوکانەکانی زێڕنگەری و 93 مۆڵەتیش دراوە بە وەرشە جۆراوجۆرەکان. لای خۆیەوە گوتەبێژی سندیکای زێڕنگەران ئاشکرای دەکات لە ئێستادا ئاستی هاوردەی زێڕکەمی کردووە بەهۆی بارودۆخی ناوچەکەەوە زیاتر هەناردە دەکرێت بۆ دەرەوە و خەڵک زیاتر دەیەوێت پارەی دەست بکەوێت. بە سەلانە بەجێری مانگ بوو مەسەلەن ڕێژەی لە مەتاری هەولێری دیاری دەکرا جار هەبوو مەسەلەن مانگ هەبوو 5 تەن بوو 6 تەن بوو 7 تەن بووە بەجێری بازار سەریعی بووە ئێستا زۆر کەمە. لەبارەی جۆری زێڕ و ڕێژەی هاوردە و هەناردەی زێڕیش بۆ هەرێمی کوردستان بە پێی زانیاریەکان پێشتر مانگانە 5 تا 7 تۆن زێڕ هاوردەی هەرێم دەکرا، بەڵام ئێستا ئەم بڕە زۆرە کەم بووەتەوە و مامەڵەکردن بە زێڕ وەک جاران گەرم نییە. ئێستا هەر لە تورکیا و دووبەی هەناردەکردن و هاوردە هەیە بە پلەیەک زێڕی خەلیجی و دواتریش زێڕی تورکی زۆر باوە.